علی حامد ئەندازیاری کشت و کاڵ و وتەبێژی بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی. بڕگەی ئەم جارەمان باسی دارێکەکەین کە ئەتوانین بڵێین یەکێکە لەو دارە باشانەی کە لە سروشتی کوردستان و ناوچەکە و بە تایبەتی شاری سلێمانی ئەتوانین بڵێن یەکێکە لە دارە سەرکەوتووەکان و جۆرێکیشە لە دارە هەمیشە سەوزەکان. ئەگەر ئاماژەی پێبین ناوەکەی ناو عیلمیەکەی کاپریسەس ئەریزۆنیکا واتە سەروی ئەریزۆنیکا واتە لە عایلەی ئەریزۆنیکاکان سەرۆکان ئەگرێتەوە. ئەم دارە توانین بڵێن یەکێکە لەو دارانەی کە هەمیشە سەوزە و سیفەتی دارەکە گەڵایەکی دەرزیلەیی هەیە. ئەم وای کردووە کە بەرگەی کەشوهەوایەکی باش بگرێت بۆ سەرما بۆ گەرما لەبەرەوەی کەمترین ڕووبەری هەیە بۆ ئەو کەشوهەوایی کە لە چواردەورێتی و کەمترین تەئسیراتی دەخرێتە سەر. بەنسبەت سروشتی دارەکەەوە ئەتوانین بڵێن ئەم دارە یەکێکە لە دارە بەتەمەنەکان و تا چەندین ساڵ دەمێنێتەوە لە شوێنی خۆی ئەگەر هاتوو هیچ هۆکارێکی سروشتی یاخود نەخۆشیە یاخود هەر هۆکارەکەی تێنەکات چەندین مەتر بەرز دەبێتەوە توانین بڵێن دەچێتە 25 بۆ 30 مەترێکیش لە هەنێ شوێن زیاتر یا کەمتر یا زۆر جار بۆ مەبەستێکی دیاریکراوە بەکاری بێنین باڵاکەی کورتەکرێتەوە و وەکو پەرژینێک بەکاردێنرێت بۆ داپۆشینی لا دیوارێک بێت یاخود سیاجێک بێت بەشێک لە بەشێک جیاکەینەوە. ئەمەش لەبەر ئەوەی کاتێک باسی سنەوبەریاتەکەی ئەمازانی سنەوبەریات نمووی قیمەی نمویان لە بەشی سەرەوەیە وردەوردە باڵا ئەەکەین ئەگەر هاتوێن بمانەوێت لە ئاسەکە ڕایانگرین ئەو بەشەی لا دەبین. ئەو شوێنانی کە گونجاوە بۆی ئەم ڕووەکە بڕوێنرێت زیاتر بەرگەی کەشوهەوای گەرمی ژەکرێت و بەرگەی کەشوهەوای ساردی ژەکرێت و ئاماژەمان پێ لەبەر و بنیەتی دارەکە وایە. نیشتیمانی سەرەکی ئەم ڕووەکە ئەتوانین بڵێن ئەو شوێنانەی کە زیاتر شوێنە ساردەکان یاخو بڵێ کوێستانیەکان یاخو بڵێ ئیستیواییەکان زیاتر ئەو شوێنانن کە ئەم دارێتیا دەڕوێنرێت و هەر نیشتیمانی خۆشمان زۆردار ئەو توانین بڵێن ئەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود لای ئاسیاوە توانین بڵێن ئەمە شوێنی نیشتیمانی ئەم ڕووەکەیە یاخود لە زۆر وڵاتی تری ئەفریقی و ئەمریکیشا هەیە یاخود ئەوروپیشا هەیە پەرەی پێدەدەن و زۆر جوانکاریشی تیا دەکەن لە دارەکەدا وەکو مەسلەی جوانکاری چونکە بیرمان نەچێ مەسلەی جوانکاری ڕاستە جۆرێکە لە جۆرەکانی هەڵپاچین بەڵام جوانکاری لە ڕووەکە سەوزەکانە بە تایبەتی سنەوبەریات ئەتوانین بڵێن هەڵپاچین تیادا مەمنوعە یاخود قەدەغێ لەبەرەوەی جوانیەکەی لە بەشە سەوزایەکەیەتی و ئەگەر هاتوو هەڵپاچینێکی بۆ بکەین دارەکە لە دەست ئەدەین و تووشی زۆر نەخۆشیەوە بەڵام ئەتوانین جوانکاری تەشکیلی تا بکەین کە ئەمە بەشێکە لە هەڵپاچین لە بەشە جوانکاریەکەیدا لەم ڕووەکەدا. بە خۆشحاڵیەوە توانین بڵێن نەجاحەتێکی باشی هێناوە لەبەرەوەی کەمترین خزمەتی ئەوێ لە ڕووی ئاودێریەوە و بەرگێکی باشی پلەکانی سەرماگرێ لە زستاندا و پلەکانی گەرماش کاتێکە چینە هاوینەوە چەند ساڵێک ئاودان و خزمەتی ئەوێ وردەوردەتر لەگەڵ کەشوهەوای خۆیان ڕایەت و کەمترین ئاودانیەوە مەژوە ئاکات کە ئەرگ لەسەر ئێمە کەمتر بێت یاخود ئەرگ لەسەر ئەو کەسە کەمە بێتەوە کە دەیڕوێنەوە یا پەرەی پێەیە. بەنسبەت زیادکردنی ئەم ڕووەکەوە ئەتوانین بە تۆ زیادیکەین یاخود بە لە ڕێگەی موتوربەکردنەوە زیادیکەین و چەند جۆرێکیشی هەیە هەنێکەیە احتیادیە واتە عادیە خۆی بەرهەمێت و موتوربە ناک تۆزێک پەلەکانی بڵاوترە بەڵام موتوربەکەی تۆزێک پڕتر و چرترە و پەلەکانی زۆر لە ناو یەکتران و لە ڕێگەی تۆی شۆ ئەتوانین زیادی و ئاماژەم کرد بەڵام ڕێگەی تۆکەی لەبەرەوەی تۆزێک هێواش زیاتر احتیمال دەکرێتە سەر موتوربەکردن یاخود بە پەلێک لە پەلەکانە توانین زیادکەین و هەمان ڕۆکمان باتەوە. باسی نەخۆشیەکانی ئەم ڕووەکە بکەین توانین بڵێن ئەو نەخۆشی کە زۆر بڵاوە لە سنەوبەرێتەکان بەعام و ئەریزۆنیکا وەکو سەروەکان وەکو عایلەی سەروەکان زیاتر تووشی نەخۆشیەکە بێت پێیتەوەتر عنکەبوت. ئەم عنکەبوتە زیاتر لە دارەکە دەدا کاتێک هاتوو شوێنێکی برینار بێت یاخود تەپ و تۆزێکی زۆری پێوە بێت یاخود لە شوێنێکا بێت کە ئیهمال کرابێت چونکە ئەم دارە کاتێک برینای ئەبێت یاخود هەڵپاچینێکی زانستی بوو ئەکرێت یاخود تووشی تەپ و تۆز و ئەوە ئەگرێت لە خۆی ئەم نەخۆشیە پێی ئەوێرێ وردە لە لقوپەلەکانی دەدات و عەزیەتی پێدەگات و ئەگەر هاتوو زوو فریای نەکەوی لەوانەیە بێتە هۆی لە دەستدانی ئەو ڕۆکە ئەگەر چەند ساڵێکیش بێت.
بەنسبەت ئەو خۆراکانەی کە پێویستە یاخود ئەو پێداویستیانی کە پێویستە بەم دارە بدرێت لە سەرەتای ڕوانیەوە تا دەبێتە دارێکی گەورە زیاتر ئێمە و پێداویستیانە زیاتر بە دوو لایەنەگرێتەوە لایەنی مادە کیمیایەکانەوە تا پەینە کیمیایەکانە NPK-ە یاخود مەوادەکانی تری عنسوڕە غیزایەکانە یاخود بڵێ ڤیتامینەکانە زیاتر کالیسیۆم و مەگنیسیۆم و ئاسنوانە ئەمەش دەتوانین لە فترێک لە فترەکانە پێی بدرێت بەڵام لەبەرەوەی دارێکی میشە سەوزە و زیاترین دارەکە هەمیشە سەوز بەشە سەوزەکانی هەمووی لە خۆگرێت ئەتوانین بڵین باشترین مەواد کەوەی بەکاری بینین یۆریایە ئێنە بەڵام بە ڕێژەیەک بە ڕێژەکان کە نەبێتە هۆی سووتانی ڕێگەکان نەبێتەوە لە دەستدانی دارەکە چونکە بڕێک لە بڕێک زیاتر لەو مەوادە کیمیایی یاخود پەینە کیمیایی بدرێت بە هەر ڕۆکێک بۆ ڕۆکێکی تر جیاوازە هەر تەمەنێکی ڕۆکێک بۆ ڕۆکێکی تر بڕێک پێویستیەوێت. یەکێک لەو دارە باشانەی کە پێویستە هاوڵاتیان یاخود کەسەکانی تر کە بیانەوە دارێ بڕوێنێن ئێمە خۆمان لەبەرەوەی بەڕۆتی باخچەکان تەواو پشتمان بەم جۆرە دارە بەستووە و هاوڵاتیانیش هانەیەین کە پشتی پێبەستن لە بەردەم ماڵەکانیان بێت لە باخچەکانیان بێت لە پارکەکانی تایبەت بە خۆیانە بێت لەبەرەوەی دارێکی هەمیشە سەوزە کەمترین مەسرەفیەوێ کەمترین خزمەتیەوێ و تەمەنێکی درێژیشی هەیە و زۆر جوانە واتە هەر چوار وەرزەکە ئەو جوانەی خۆیت پێ ئەیە بەمەر جێگەکە هات و خزمەتیکەی و هەروەها داوا لە هاوڵاتیانی ژەکەی ئەگەر هات و دارێک لەو شوێنە لە شوێنێکی گشتیا هەبوو تکایە بەبێ پرز دەستکاری مەکەن بەبێ پرز لە قوپەپەکانی لێ مەکەنەوە و پەلەکانی ناشرین مەکەن لەبەرەوەی ئەم دارێکە لەو دارانی کە وەک ئاماژەمان پێکرد نابێ هەڵبپاتچێت نابێ پەلەکانی لێ بکرێتەوە لەبەرە تووشی چەندین نەخۆشی و ئافە و لە دەستدانی دارەکەم.